ئاماری کار و چالاکیەکانی ساڵی ڕابردووی هەریەک لە بەڕێوەبەراتی پاسپۆرت و نیشینگە و نووسینگەکانی کارتی زانیاری پارێزگای سلێمانی لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا خرایە ڕوو. سەرەتا سالار عەبدوڵڵا بەڕێوەبەری گشتی پاسپۆرتی سلێمانی ڕایگەیاند لە ساڵی ڕابردوودا زیاتر لە 103,934 هاوڵاتی بوون بە خاوەنی پاسپۆرتی خۆیان. لە ساڵی 2016 103,934 پاسپۆرتمان بەرهەمهێناوە بۆ شاری سلێمانی و دەوروبەری. لەو ژمارەیە 1747 پاسپۆرتیان ون بووە، واتە لای هاوڵاتیان ون بووە و معاملاتمان بۆ کردووە و بۆمان دەرهێناونەتەوە. 516 پاسپۆرت لای هاوڵاتیان تەلەف بووە بەدەستیانەوە و تێکچووە و بۆمان دەرهێناونەتەوە. داهاتمان بۆ ساڵی 2016 ساڵی ڕابردوو کۆی داهاتی بەڕێوەبەراتی پاسپۆرتی سلێمانی پێکهاتووە لە 3,53 ملیۆن دینار. هەرنی زیاتری هاوڵاتیان پلانی هەریەک لە بەڕێوەبەراتی پاسپۆرت و نیشینگە و کارتی زانیاری بوو بۆ ئەم ساڵ تا بتوانن زیاتر خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکەن لە ڕێگەی کارەکانیانەوە بۆی بتوانن بە شێوازێکی باش و ستاندارد ئیشوکاری هاوڵاتیان بەڕێ بکەن. هێمن کەمال، کەناڵی کورتسات، سلێمانی.